بەهۆی ئەو فشار و کۆت و بەند و سزایانەی ئەمریکا بۆ سەری ئێران بڕیار وایە 5 مانگی 11 واتە چەند ڕۆژێکی دیکە بازرگانی تەواو سنووردار بکرێت لەگە وڵاتی ئێران و دەوروبەریدا بە شێوەیەک کە نزیک دەبێتەوە لە وەستان و قەدەغەکردن. ئەو بڕیارانە سنوورەکانی باشووری کوردستانیش دەگرێتەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی بەرهەمی ئێرانی ناو بازاڕەکان تا ڕادەیەکی باش کەم دەبێتەوە، بە تایبەتی لە شاری سلێمانی و ناوچەی گەرمیان و هەڵەبجە کە بەشێکی زۆری خەڵکی ئەو ناوچانە خۆیان لەگەڵ بەرهەمی ئێرانی ڕاهێناوە و زۆر بەکاری دێنن. بە جێبەجێکردنی ئەم بڕیارە ڕێژەی ئەو کاڵایانە ڕاستەوخۆ کەم دەبێتەوە یاخود نامێنێت. بەڵام بەشێک لە سەرمایەداران هەستاون بەهێنانی ئەو کارگانە و بەرهەمێنانی هەمان بەرهەم لە باشووری کوردستان تاوەکو چی دیکە پشت بە هەمان بەرهەمی ئێرانی نەبەسرێت و بە کوالیتیکی باشتر و نرخێکی هەرزانتریش بۆ خەڵکی باشووری کوردستان و ناوچەکە بەرهەمی بهێن و دابینی بکەن. ئێمە لە 2004 یەکەم جار کە دەستمان پێکرد بە کارگەی نایلۆنی ڕۆڵی زەراعی دەستمان پێکرد. دووەم جار هەڵسان بهێنانی کارگەی تەپەدۆر کە زۆر تەسیرێکی زۆر باشمان کردە سەر ئابووری کوردستان بە سیارێکی گونجاو. زیاتر شارەزا بوون لە ئیشەکانمان لە کارەکانی خۆمانە هەستمانەکرد بەرەو پێش چوونمان پێوە دیار لە ئیشەکان. دوایەوە بیرمان کردەوە کارگەی پەرداخی سەفەریماندانا لە عێراقا نەبوو. ئەویش هەر تەسیرێکی زۆر باشمان خستە سەر بازار بە کوالیتیەکی زۆر باش بە سیعری زۆر گونجاو. دوای ئەوە بیرمان لە ئیشی تر کردە ئینسان کە ئیشێکی کە نابێ بۆسە لە ئیشەکان. ئەم فۆمە بیرمان لێ کردو دوای سێهەم و چوارەم کارگەی فۆممانێنە فۆمی عەزل بۆ ژێر MDF بۆ ژێر فەرشە بۆ هەر شوێنێک کە تۆ بتێ عەزلیکەی. لە چەند ساڵی ڕابردوودا خەڵکی باشووری کوردستان بۆ وەرزی زستان فێری بەکارهێنان و ڕاخستنی جۆرە مادەیەک بوون لە ژێر فەرش یاخود ئەو کومبارانەی کە لە ماڵەکانیاندا ڕای دەخەن لە وەرزی زستاندا. ڕاخستنی ئەو مادەیەش بۆ دوو مەبەستە. یەکەمیان بۆ زیاتر گەرمکردن و عەزلکردنە، دووەمینیشیان بۆ زیاتر نەرمکردن و کەمفۆرکردنی دانیشتنە لەسەر فەرش و کومبارەکان. بۆیە خاوەنی کارگەکە بڕیاریدا کارگەیەکی دیکەدا بمەزرێنێت بۆ بەرهەمێنانی ئەو مادەیە کە پێی دەڵێن فوم. هەندێک مادەش بەکاردێت لە بەرهەمێنانیدا کە هەمان ئەو مادانن کە لە بەرهەمێنانی کولیچە و کێکدا بەکاردەهێنرێت. ئەم فۆمە لە موادی حبەیباتی پلاسیکیە. مادەی دووەمیان پیکومپایدەرە، مادەی سێهەمیان پارافینە، مادەی چوارەمیان غازی بیوتانە. ئێمە غازی ماڵان کە بۆمانێت غازی بیوتان و پرۆپانە، بەس ئێمە بیوتانەکەمانەوێت. فوم بە شێوەیەکی گشتی و ستاندەرد جۆرە بەرهەمێکی گرنگە بە تایبەتی لە وڵاتە پیشەسازیەکاندا، چونکە فوم بەکاردەهێنرێت بۆ داپۆشین و تەغلیفکردنی گشت بەرهەمە ئەلکترۆنیەکان و تەلەڤیزیۆن و کامێرە و سەلاجە و گشت بەرهەمە کارەبایەکان کە دەکڕێن لەلایەن هاوڵاتیانەوە بۆ مەبەستی سەلامەتی و نەشکان و زیان پێنەکەوتنی ئەو بەرهەمانە لە کاتی گواستنەوەیاندا، هەروەها نەبوونی کاریگەری و ڕوتوبە لەسەریان. لەبەر ئەوەی فوم مادەیەکی نەرمە و بە ئاسانی دەتوانێت کاڵاکانی پێڕ و پۆش و تەغلیف بکرێت. جگە لەو بەکارهێنانانەش پێویستە لە پێش ڕووپۆشکردنی زەویەکان بە تەختە واتە لامینەیت ئەو جۆرە مادەیە بەکار بهێنرێت، چونکە عەزلێکی زیاتر دەدات بە زەویەکە و تەقەتەق و دەنگی هاتوچۆ لە نێوان نهۆمەکان کەمتر دەکاتەوە. سەرەڕای ئەو بەکارهێنانە سەرەکیانە فوم بەکاردێنرێت بۆ تەغلیفکردن و ڕووپۆشکردنی کاڵاکانی ماڵ و ئۆفیسەکان لە کاتی گواستنەوەی ماڵ و ئۆفیسەکاندا تاوەکو زیان بەریان نەکەوێت لە کاتی گواستنەوەدا. بۆیە فوم سوودێکی زۆری هەیە و هەمووانیش پێویستیان پێی دەبێت. بەڵام بەداخستنی سنووری ئێران ئەم بەرهەمە کەم دەبووە، بۆیە خاوەنی کارگەکە بڕیاریدا ئەم کارگەیە بهێنێتە باشووری کوردستان و لە شاری سلێمانی کارگەکەدا بمەزرێنێت و بە کوالیتیکی باشتر و نرخێکی زۆر هەرزانتر
دیخاتە بازاڕەکانەوە. فوم جگە لە ڕەنگ لە 4 مادەی سەرەکی بەرهەم دەهێنرێت. پۆلی ئەسیلین بەرهەمی کارگەکانی پیترۆلکیمیاویە و لە نەوتی خام بەرهەم دەهێنرێت. نەوتی خام لە دوای پرۆسەیەکی دوور و درێژ سەتان مادەی گرنگی لێ بەرهەم دەهێنرێت کە هەرێکیشیان مادەی سەرەکی گشت کاڵاکانی بەردەستی هەمووانن. پۆلی ئەسیلین جگە لە بەرهەمێنانی فوم بۆ بەرهەمێنانی سەدان بەرهەمی دیکە پێویستە. پۆلی ئەسیلین لە 160 بەرهەمێنانی فومە. بیوتانیش دەچێتە بەرهەمێنانی فومەوە بە ڕێژەی لە 120. ڕۆژانە بیوتان هەمووان بەکاری دێنین. لە غازی ماڵاندا بیوتان هەیە. پرۆپان و بیوتان بەیەکەوە دەبنە ئەو LPG کە دواتر دەسووتێنرێت و خواردنی پێ ئامادە دەکرێت. بەڵام بۆ بەرهەمێنانی بەرهەمی ئەم کارگەیە تەنها بیوتان پێویستە. جگە لەو دوو مادە سەرەکیە بیکن پاودەر و گلیسرین کە هەردووشیان بەرهەمی خۆراکین دەچنە بەرهەمێنانی فومەوە. بیکن پاودەر دەکرێتە بەرهەمە هەویریەکانەوە تاوەکو هەڵهاتن واتە گەورەبوون و هەڵ ئاوسان ڕووبدات. بە هەمان شێوەی بەرهەم هەویریەکان بیکن پاودەر بە ڕێژەی لە 100دا دەکرێتە ناو فومەوە. هەمان سوودیشی هەیە بۆ فومەکە و جیراوەکە هەڵدا ئاوسێنێت و گەورەی دەکات. گلیسرینیش دەکرێتە ناو جیراوەکەەوە تاوەکو دوای بەرهەمێنانی ڕاستەوخۆ فومەکە ڕق ببێت. گلیسرینیش لە بەرهەمە هەویریەکاندا هەمان ڕۆڵی هەیە و ڕقیان دەکات و زوو وشکیان دەکاتەوە. ئەمە ئێستا ئەچێتە ناو ئەم جیازەوانە ئەم ئەکسرودەرە. ئەمە لە کوێ شتەکانی تری لەگەڵات تێکەڵاوە بێت؟ لە بەشی توانەوەیە لێرە بە ئەم ئامێرە بەهی هەواکەەوە ڕایەکێشێ بۆ سەرەوە. هەرێکیان و خەزانی خۆی هێوە بەڵێ جیایە بەس هەمووی لێرە ئەو دوانەکەیان لێرە تێکەڵە بێ تاڵیکەکە لەگەڵ پۆلیسترینەکەیە دێتە بەشی توانەوە لێوێشەوە گلیسرینەکە غازەکەش لەولاتیان هەموو لە بەشی توانەوەیە تێکەڵە بێ بە سلندەرەکە تێکەڵی یەکە جیازی گۆشتی ماڵان وایە بەڵە بەرینەیە کە سلندەرە تێکێ لە بەشی توانەوە بەشی توانەوەیە لەی گەرمی 185 بۆ 230 بە گوێرەی مەوادەکە مەوادی پۆلیسترینمان هەیە لە 185 جاتێتەوە ئەمەشمان مەوادەشمان هەیە ئەم 220 بۆ 230 لەی گەرمیە جاتێتەوە. باشە ئەی ڕنگ لە کوێتەیەکەن ڕەنگەکە ئەو ئامێرەی سەرەوەە بە گوێرەی لێەوە تێکەڵیەکە کاتە ناو پۆلیسی ئەمە گلیسرینەکەیە بەڵێ ئەو فارافارمون ئەمەیە بەڵێ ئەمە ماوادێکی خۆراکیەوە نیە ئەمە بەڵێ بەکارێت بۆ مادی خۆراکی ئەمە گلیسرینە بەڵێ کاری ڕەخکردنی بۆ بەستنی یەکسەکە دەر فۆمەکەیە ئەمە بە هەمان شێوەکرێتە شیرەمەنی و کێک وشت بەڵێ بۆ بەشی بۆ خۆراکەکانیش بەکاردێت بۆ ئیشی هەویر بەکارێنێت و ڕقێکەوە نیە بەڵێ پێ بە هەمان شێوەیەکەنە ناو تێکەڵێکە لەگەڵ فۆمەکەیە ئێوە شلیەکەنەوە یەکەم جار لێرەوە بڵێن بەشلی تێکەڵی پۆلیسترینەکە و تاڵیکەکە و غازەکە بێت لە پلەی 180 بۆ 200 بە گوێرەی مەوادەکە بەڵێ ئەمە هیتەرە هەموو ئەم چواردۆری هیتەرە هەتا یەکسەر تێیەکەین بەڵاسم لە پلەی گەرمی تیان نەما هاتەوە خوار هەشتا یەکسەر ئەی بەستیای ئەنە بەستنەکەی زۆر سەریعە تقریبا لە پلەی 100 دەرەجە زیاترە کە دەریێنی یەکسەر ڕقەبێ یەکسەر ئەی بەسێت ئەنە ئەو خاصیەتە بۆ فومەکە کە لە کەلەکە یێتە دەرەوە یەکسەر ئەی بەستێت ئەو ئیشیەوە مادەیەکی خۆراکی مادەیەکی خۆراکیشە بەڵێ وەکو مۆمی لێ بەڵێ مەش هیتەرە هەتا ئەچێتە لای ساعتەکە تێکەڵە بێ هیتەرە گەرمە گەرمە لە سارد یەکسەر ئەی بەستێنەوە
کارگەکە دوو قاڵبی هەیە کە یەکێکیان بە پانتایی 2 مەتر و ئەوی دیکەیان بە پانتایی 1 مەتر فوم بەرهەم دەهێنێت. هەردوو قاڵبەکەش چەند سایز و ژمارەیەکی ئەستوریان هەیە، 2 ملیمی و 4 ملیمی و 8 ملیمی و 10 ملیمی و هەندێک سایزی دیکەی ئەستوریش. بەسی 1 مترێکە و 2 مترێکە ئەویش قیاساتمان هەیە بە گوێرەی داواکردن لە 2 مترێکە و 1 مترێکە لە 2 ملیم و 3 ملیم و هەتا بە گوێرەی داواکردنی هاوڵات چەندێک بێ بۆی دروستە. ئەمە هێشتا گەرمەوە نیە؟ ئەمە تقریبا کە یەکە دەرەوە لە پلەی 80 بۆ 90 دەرەجەیە کە یەکە دەرەوە یەکسەر بۆ گلیسرینە یەکسەر سارد دێکاتەوە پلەیەکی گەرمی مەش هەوایە هەواکە هەوای سارد. سامە هەوای تێداوە نیە؟ ئەمە خۆی لەوێ کەتەرەکە ئەیبڕەیە ئەو کەتەرەی ژێرەوە بەڵێ بڕیوەتی لە ژێرەوە هەوایە تا ئەچێتەوە بێ لەسەرەوە لە خوارەوە هەوا لێە تا سارد بێتەوە ئامادە بێت بۆنی غازەکە ژێت. بەڵام ئەم غازە بۆمان هاتۆ بۆنی هەیە نابێ بۆنی هەبێ پێشتر بۆمان هات بۆنی هەبوو گۆڕیمانەوە بەس ئەم جارە شاتۆ هەیەی بەس کەمە سارد دەکرێتەوە. ئەمە بەڵە بەو ئامێرانەی سەرەوە خوارەوە سارد دەبێتەوە هەتا ئەچێتە بەشی هەڵپێچانەکە ئامادە بێت. بەهۆی قاڵبەکەوە کاتێک فومەکە بەرهەم دەهێنرێت شێوەی شەپۆلیە و لە شێوەی دەڕابەیە کە هەندێک جار لەلایەن هاوڵاتیانەوە بۆ هەندێک بەکارهێنان بەکار نایەت. بۆیە دەستگایەکی دیکەی ناو کارگا وەکو ئوتوکاری ڕێکردنەوەی فومەکەیە بۆ ئەو جۆرە بەکارهێنانەی کە پێویستیان بە فومی ڕێکە. ئالێرە بێکێنن چۆن بە سیکۆتی لێدانیان هیتەرە گەرمی یاون ناوە هیتەری تایە بە ماتۆری هەواشەیە ئەوە هیتەرەکانە بەڵە ئەو قوفڵانە هەمووی هیتەرە بۆ ماتۆری هەر کارەبایە کارەباکە سەلامەتترە گەرمیانەکات و بەڵێ بێنەکەی بڵێن گەرمە بێ کەچە بێنی ئەو دوو ڕۆڵە ئەو دوو ڕۆڵە پرێسیەکە بە گەرمیەکەەوە هیچ مادەیەکی دیکەنەر ئۆتۆماتیکی بێ بەس تەنها گەرمیەکە تەنها گەرمێکرێ. ئەمە ئێستا گەرم کراوە نیە؟ بەڵێ ئەمە بەشێکی بەشی سەرەوەشێتی بەم شێوەیە دوای گەرمکردن لێش نابێتەوە باسانی لێ نابێتەوە ئەگە بدڕێ بەس ئەگەر ئاسانی لێ نابێتەوە لێ نابێتەوە دەدڕێ وەگە بتڕێەوە بەم شێوەیە دەکرێتە تۆپەڵیش. بەڵێ هەر گڵۆڵەیەک چەند مەتر دەبێت؟ 50 مەتر. چەند بە چەند؟ ستانداردەکەمان 50 مەترە جاری وا هەیە 50 بە چەند؟ 50 بە 2 50 بە 2 100 مەترە. ئەشتوان سەدیش بێت بە گوێرەی داوا کرد بڵە هەوڵات 3 ملیمان هەیە داوایان کردوانی 100 مەتری بوو نێتا تەنکتر بێ قەبارەی کەمترە زەمەگە 100 مەتر بێ قەبارەکەی زیاترە تۆزێ بۆ بارکردن و لێرە چەندانەیەکان بێ کۆلەکانوە خەڵک بۆچی داوای دەکا ئەمە یانی سوودی ئەمە داهێنانێکی تازەیە خەڵ زیاتر بەکار دێنێ بۆ سیستەمە لە دەرەوەی وڵات بکە بەس لای ئێمە شتێکی تازەیە داهێنانێک تازەیە باشە زیاتر بۆ دۆشەکی بۆ سیستەمی ماڵان و بۆ دۆشەکی بەڵێ وەکو دۆشەکی سەموانە جا سەحیشە وەکو لە بەیان نانیشێ و ناتەقێ بۆ نانیشێ ئەوانی کە فەقەراتێکی ڕاست باڵکەوە لەوانەیە ئەمە زۆر تەندروستە بەڵێ زۆر باشە. ئێوە تا چەند سانتیمەترە دوان بکەن؟ تا 22 سانتیم 20 سانتیم بە گوێرەی داواکردن ئەو 22 سانتیمە لە چەند دانە پێگاتوە حەسەب ملیمەکەیەتی وانیویش حەسەبی ئەوەی کە لەوێ دەریەکەن ئەگە 5 ملیم بێ بڵێن بە 4-5 دانە دەرەچێ کە 10 ملیم لێبن بە 2 دانە بە 3 دانەگە زیاتر بێ بڵێن بۆ 25 سانتیمەوانە بە 3-4 دانە زۆر باشە. بە هەمان شێوە لە ڕێگەرمیەوە میش ئەم نەخێر بەس ئەوی کە لەوێ پرێسیەکە حازرە بێ بە تۆپ هین ئەم بەس تەنها قیاساتەکەمانە یاتەوە ئەی بڕێ ئەم تەنها مەقەستە بەس بڕینی قیاساتەکەیە ساوا باشێکی ئۆتۆماتیکیش بڕیوانە ئەمە بەڵاس ئەمە لەژێ ئەمەی لە ڕێگەی گەرمیەوە لێ حازر یەکەین ئەوامەرێ ئەولا
ئەم تەنها بەس قیاساتەکە ئەی تێ و خۆی ئەی بڕە. جگە لەو بەکارهێنانەنەش لەم کارگەیە فوم دەکرێتە دۆشەک و خەڵکیش بەکاری دێنن کە سوودی هەیە و دۆشەکێکی ڕق و بەهێزی لێ بەرهەم دەهێنرێن. لە بەشێکی دیکەی کارگەدا کارگەیەکی بەرهەمێنانی تەپەتۆر هەیە کە بە هەمان شێوە کاریگەریی باشی خستووەتە سەر بەرهەمی هاوردەکرا و نرخی تەپەتۆری دابەزاندووە. لە باشووری کوردستان چەند کارگەیەکی بەرهەمێنانی تەپەتۆر هەن کە گەورەترینیان لە پایتەختی کوردستانە و هەمووان بەیەکەوە زۆر زیاتر لە داخوازیەکانی باشووری کوردستان لە تەپەتۆر بەرهەم دەهێنن. هەروەها هەناردەی عێراقیشی دەکەن. داواکارین لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان لایە لە کەرتی پیشەسازی بکاتەوە. کەسی زۆر باشەیە، کەسی ئازایە توانێت شت کە ینی باەمە هەر تەواشەی دەرەوە نەکەن هەر شتێکمان پێویست بێ بڵێن هی فڵان وڵات بێ هی فڵان وڵات بێ با بێن شتەکانمان تەواشە بکەم زان کوالیتی ئەوەی خۆمان دروستیەکەن. من مەبەستم نەکەی خۆشم نییە زیاتر. باوەڕ من شیشی مسەلەحم کڕیەوە بۆ ئیشی خۆم وتیانەکەی سلێمانی بەوە نەیە نەکەی دەرەوەش باوەڕ بێ $20 زیاتر چون $20 زیاد دەکەمەوە باەمە تۆزە وڵات پەرست بین باخ وڵاتەکەی خۆمانمان خۆش بێ بۆی هەڵسینەوە ئەمە هیچمان لە هیچ شوێنە کەمتر نیە. حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات هەر بەرهەمێک کە لە ناوخۆی باشووری کوردستان دروست بکرێت و بەشی ناوخۆ بکات و کوالیتیکی باش بێت و بتوانێت هەناردەی دەرەوەی باشووری کوردستانی بکات باجێکی زیاتر لەسەر هەمان بەرهەمدا دەنێت کە لە دەرەوە دەهێنرێتە ناوخۆ تاوەکو گرنگی زیاتر بدات بەو بەرهەمە و کارگەکە بەرەو پێش بچێت و گرنگی زیاتر بدات بە بەرهەمەکەی و ڕێگری بکرێت لە چوونە دەرەوەی پارە بۆ ئەو بەرهەمە.